بینەرانی بەڕێز جارێکی دیکەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕاوێ ڕۆژ لە خزمەتیەوەی زێدازی زین بەرنمەی ئەم شەومان تایبەتە بە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراقیەوەش دەزانن کە لەسەر لە بەیانی ئەمڕۆ ئیدی بانگەشەی لایەنەکان پەیامی ڕێکلامی لایەنەکان بۆ هەڵبژاردنەکە کۆتایی پێهاتووە بڕیاری شەسبینێ دەنگدانی تایبەت و لە 11 مانگیشدا دەنگدانی گشتی دەست پێ بکە. هەڵبەتە ئەم هەڵبژاردنە و ئەو بانگەشەی کە کرا مرۆز لە سۆنگەی بانگەشەکەەوە و لە سۆنگەی ئەو پەیامانەی کە لایەنەکان دایان و شێوازی بەڕێوەبردننی هەڵمەتی بانگەشەکان چ خوێندنەوەیەکی بۆ دەکا و چی لێ تێدەگات دیموکراسیەت لە عێراقدا لە هەرێمی کوردستان و باشووری کوردستاندا ئیدی جێ خۆی گرتووە مرۆڤ دەتوانێت بڵێت ئیدی لە ڕێگەی پرۆسەیەک وەکو هەڵبژاردنەوە دەتوانین گۆڕانکاری بکەین بە شێوازێکی دیموکراسیانە ئاڵوگۆڕی دەسەڵات دەستاودەستی دەسەڵات بکەین ئێمە ئەوەشمان لەبیر نەچێکە ساڵێک بەر لە ئێستا تقریبان نزیکەی ساڵێک بەر لە ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کراوە ئەسڵەن ئاسەواری هەر نەماوە چارەنووسی پەرلەمان دیار نییە و کەس نازانێ چی بەسەراتوە ینی لەم سۆنگەیەوە ئەم هەڵبژاردنەش چی بەسەر دێت یا ئەم جیاوازە پێویستە کورد بە جیاوازتر بیری لێ بکاتەوە لە پەرلەمانی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ ئەو ناوچانەی کە دەوترێت ناوچەی دەرەوەی هەرێمی کوردستانن یا ناوچەی مادەی 140 دەڵێن گرنگە خەڵک بچێت دەنگ بدە و ئەوەش دەپرسین کە بەڕاستی لە بانگەشەی هەڵبژاردندا هەندێک شت کران هەندێک ڕوودا ڕوویاندا بەڕاستی وەکو کورد دەڵێ لە قوتووی هیچ عیارێکیشدا نەبوون ئاتارێکیشدا نەبوون دەوترێ ینی دەتوانرێت بخرێنە کتێبی گینسەوە هێندە شتی ناوازە و سەیر و سەمەرە بوون هەر لە وەکو خۆیان ناویان لێ نابوو سەنگەر گواستنەوە لە خەبات کەسێک لێرەوە دەچوویە ناو پارتێکی دیکە لە پارتێکی دیکەوە دەهات هەروەها مەسلەی کڕینی دەنگەکان کارتی دەنگدان چوزانم بەخشینەوەی پارە و سامان و شتومەک لە بەرامبەرەوەیدا کە خەڵکەکان بچن دەنگدەرەکان بچن دەنگ بە پارت و لایەنەکان بدەن ئەم شەو هەوڵ دەدەم لەگەڵ میوانانی بەڕێزی بەرنامە ئەم ژارە گرنگە گفتوگۆی لەسەر بکەین بەڵام ئێستا ئەوکاران ماماژە بەوە دەدەن تەنها بەڕێز سەلام عەبدوڵڵا چالاگوان لە خانەقین ئامادەی و لەگەڵمان بەشدارە بەڕێز هونەر حاجی جاسم چاودێری سیاسی لە ئەڵمانیا بەهۆی ئەوەی کە ئەمڕۆ چۆتە ئەو چالاکیە گرنگ و کۆبوونەوە گرنگە مێژویەی کۆڵن کەوتونەتە ترافیکەوە لەوانەیە پێیوەست بێت پێمانە ئومێد دەکەم زۆر تاخیر نەبێ و گرفتێک بۆ بەشداریەکەی نێتە پێشەوە سەرەتا بە بەڕێز سەلام عەبدوڵڵا دەست پێ دەکەین کاک سەلام ئەم کاتت باش لە خانەقینەوە تا بڕۆکسل بەخێر بێن ئێوەش باش زۆر سپاس بۆ ئەم میوانداریە قوربانی تۆی عەزیز سپاست دەکەم ئەگەر ئیزن بفەرمونون دۆسیەکمانەیە ئاوکارانمان لە ناوەندی هەواڵ سەبارەت بە هەندێک گوردەکاری پرۆسی هەڵبژاردن ئامادەیان کردووە گوێبیستیەوە دەبین پاشان دێمەوە خزمەتی بەڕێزت پێکەوە گفتوگۆیم ژارە گرنگە دەکەین زۆر ڕەهەندی هەیە پێویستە لە زۆر ڕەهەندەوە هەڵسەنگاندنی بۆ بکرێت. پاش زیاتر لە مانگێک ئەمڕۆ بانگەشی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆتاییات وێڕای قەیرانی قوڵی ئابووری سیاسی کۆمەڵایەتی سبەینە لە عێراق و هەرێمی کوردستان پرۆسەی دەنگدانی تایبەت بەڕێوە دەچێت ملیۆنێک و 313,980 دەنگدەریە زەمنیەکان مافی دەنگدانیان هەیە هاوکات 26,538 ئاوارە لە سەرانسەری عێراق دەتوانن دەنگ بدەن کە بەسەر 26 ناوەند و 97 وێزگەی دەنگدان دابەش کراون. بە پێی ئامارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە ماوەی بانگەشی هەڵبژاردندا 848 کاندید بەهۆی سەرپێچیەوە لە هەڵبژاردن دوورخرانەوە هەروەها 31 هاوپەیمانی و 38 پارت و 75 کاندیدی سەربەخۆ کە لە 7,769 کاندید پێکاتون کێبڕکێ بۆ بەدەستێنانی 329 کورسی پەرلەمانی عێراق دەکەن. ڕۆژی 11 مانگەش هەڵبژاردننی گشتی ئەنجام دەدرێت و بەخۆی گشتی 21 ملیۆن و 404,000 دەنگدار مافی دەنگدانیان هەیە. پرۆسی هەڵبژاردننیش لە 809 ناوەندی هەڵبژاردن لە سەرانسەری عێراق بەڕێوە دەچێت کە بەسەر 4,501 سندوقی دەنگدان دابش کراوە هەروەها 39,285 وێزگەی دەنگدان لە تەواوی عێراق هەیە. لە هەرێمی کوردستانیش پرۆسەی دەنگدانی گشتی لە 1516 بنکە بەڕێوە دەچێت. هاوڕێ سەلام جارێکی دیکەم کاتت باش فرەسپاز ڕای تۆ لە خانەقین لەگەڵمان بەشداری هاوڕێ سەلام
کۆی گشتی پرۆسی هەڵبژاردنت بە تایبەتی بۆ بانگەشەکان چۆن بینیوە پێت وایە ئەم جارە جیاوازی هەبوو لەگەڵ هەڵبژاردنەکانی دیکەی خولەکانی پێشووی پەرلەمانی عێراق؟ لە ڕاستیە ئەوەی لە خانەقی ئەکرێ هیچ پەیوەندی نییە بە پرینسیپ و ڕەوشت و ڕفتار و کردەی هەڵبژاردن بە پێوەرە ئەوروپیەکەی بە هیچ شێوەیە. بۆ نمونە حزبەکان دەنگەکان بە پارە ئەکڕن، دوو حزبەکان داوای ژمارەی کارتی هەڵبژاردنەکەن ئەوانە وەرەگرن، سێ دێن شتومەک ئەکڕن بۆ خەڵکەکە بۆ ئەوەی دەنگیان بدەنێ، چوار بۆ نمونە پارتی دوێنێ لە ناو شارەکە ڕێپێوانی کرد. ئاخر هەڵبژاردن چ پێویستی هەیە بە ڕێپێوان؟ لە ئەوروپا بە پێوەرە ئەوروپیەکەی لە ئەوروپا ئەوەیە حزبەکان بەرنامەی حزبی خۆیان لە چاپەدەن، ئەینێرن بەڕێگای پۆست بەریدەوە بۆ یەک بە یەکی ماڵانی شارەکە، دوای حزبەکە دێ لە ناوڕاست شارەکە نوێنەرەکەیان هێنێ لەوێ لەسەر مەسرح دێ باسی بەرنامەی خۆیەکە و خۆیش ئەناسیێنێ بە هاوڵاتیان. تەواو. ئەمە لە خانەقی ڕوونادا. ئەوە تەنها لە خانەقی لە شوێنەکانی دیکە شاوڕێ سەلام. ئەکید لە شوێنەکانی تریش پێرەکە بابڵ تاالبانی هاتووە بۆ خانەقی وتاری خوێن، لە وتارەکەی یەک وشە لەبارەی بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان تیا نەبوو. هەر کۆمەڵێ لاف و گەزافی زلزل شەهیدان خوێنی شەهیدان شارەخانەقی کرد. ئەمە چه عیلاقەی هەیە بە پرۆسەی هەڵبژاردن؟ سەلام کەیتر پەیامی هەبوو کەیتر پەیامی هەبوو لایەنەکانی دیکەش بەمان شێوە پەیامەکەیەک ئەوانی ژاو شێوە بوو. دوایی هات وتارەکەی بەچی تەواو کرد، کەرکووک و خانەقین هەتا ماون ئەجەنگین و مایکەکەی شکان. ئەی کاکە ئێوە لە 16 ئۆکتۆبەر خەڵکی کەرکووک و خانەقینتان بەجێ هێش، خەڵکەکە بار و گودەرانی خەڵکەکە لەم دووشارە بە تەواوی گۆڕا. ئیتر ئەم مزایدەکردنە چییە؟ ئەمە دوو تەنها حزبی شوعی هاتن لە ناو مەقەڕەکەی خۆیان هاتن باسی پرۆسەی هەڵبژاردنیان کرد و چۆن یەکیەک دەگ بدا بە شێوەیەکی زۆر مەدەنی وەسەلام. ئیتر نەهات و هاوار، نە سەماعەکاری، نە ڕێپێوانی ناوشار. ئەمان چی؟ یعنی بەڕاستی بە هیچ پێوەری هەڵبژاردنی تیان نییە بەوانە ئەوروپیەکەی. باشە بۆچی هاوڕێت سەلام بۆچی لە دوای 2023 تا ئێستا 6 هەڵبژاردن بەڕێوە چۆ بێژگە هەڵبژاردنەکانی دیکەی ئەنجومەنی پارێزگاکان بۆچی خەڵک فێر نەبووە، حزبەکان فێر نەبوون، ئەوانەی کە بەشدار دەبن لە پرۆسی هەڵبژاردن فێر نەبوون بە شێوازێکی دیموکراسی مەدەنی ئارام پرۆسەکە بەڕێوە بەرن بانگەشەی بۆ بکەن. پاشانیش بۆچی وەکو بەڕێزت لە قسەکان تاوا دیارە ئەجندا یا بەرنامەی کاری حزبەکانیش بۆ وڵاتی دیار نییە. ئەمە بۆ ناکرێ، ئەگەر وایە خەڵکیش بۆ دەچێت دەنگیان پێدەکات بۆ کە کۆبوونەوەیەک دەکرێت خەڵک دەڕوا یا بەشداری وەکو بەڕێزت وتت ڕێپێوانیان دەبێت. حزبەکان وایان پیشانداوە لای خەڵکەکە کە بەرپژێرەکەیان پێت وعد و وعودیان بداتێ، جادەیەکیان بۆ چاک بکاتەوە، یا سەبەتە خۆراکیان بداتێ، یان باسی دامەزراندنیان بۆ بکە. ئەمانە ئەمەش هیچ پەیوەندی بە بەربژێرەوە نییە. بەربژێر بۆ ناو پەرلەمانی عێراق یا ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەوەیە کە بێن لەسەر ئاستی یاسا ئیش بکەن و دوو لەسەر ئاستی کۆنتڕۆڵکردنی ئەدای وەزارەتەکان. ئەمە ئیشی پەرلەمان. باشە بە هیچ شێوەیەک ئەم دوو خاڵە نەهاتن ئەمانە حزبەکان ئەم دوو نوقتەیە ڕوون بکەن بۆ خەڵکەکە. پەروەردەی نوقسانەکە لە نەبوونی پەروەردەیە لە بواری هەڵبژاردن، لە بواری ئەم پرۆسەی دیموکراسی.
دیارە وشیاری کۆمەڵگەش گرنگە بەڕێ سەلام بەڕێزە دەستپێک ئاماژەت بەوە داوتر لە ئەوروپا چۆن بانگەشە دەکرێت لێرەش خەڵک سەیری کارنامە دەکات خۆ سیر ناکە لە کام کۆبوونەوە خەڵک زۆرتر کۆ دەبێتەوە قسەی حەماسی دەکرێت سەیری کارنامەی پارتەکە دەکات یا کاندیدە سەربەخۆکە دەکات لایەنەکە دەکات چه خزمەتێکی پێیە بۆ کۆمەڵگە لە چوارچەوەی ئەوەدا دەچێت بەشداری دەنگدان دەکاوە دەنگی دەدا ینی ئەم کللتورە لەوێ بۆ دروست نەبووە یا حزبەکان بە خۆیان ئاستەنگن کە شتێکی وە لە نێو کۆمەڵگە دروست بێ بالضبط ئەدەبێ هاوڵاتیەکان ئەو مەجاالەیانە لەبەردەستە کە بەراوردی بەرنامە حزبەکان بکەن دوایی بەرژەوەندی خۆیان وەک کرێکار وەک دووتیار وەک کارمەند وەک خاوەن مناڵ یەک بێکار کامن بەرنامە تعبیر لە بەرژەوەندی ئەکا ئەچێ ئەو لایەنە هەڵبژێرێ و دەنگی پێدا ئەم مەسەلە لە لای ئێمە وجودی نییە باشە لە سۆنگەی ئەمەوە چ خوێندەوەی گاورە سەلام لە سۆنگەی ئەم بارودۆخەوە بە تایبەتی لەم پەیام و بانگەشەی کە بینیمان لە ماوەی ڕابردوو چه چاوەڕێ دەکرێت بۆ ئایندەی عێراق و ئایندەی هەرێمی کوردستان و ئەو خەڵکە بەژمەینەتە ئایا گرفتەکانی بەم شێوازە لە پەیام و بانگەشە چارەسەر دەبن؟ دڵنیاییەوە ئەڵێم نەخێر چونکە لە 2003 تا ئێستا هەڵبژاردن ئەکرێ ڕوخسارەکان ئەگۆڕدرێن بەڵام هەموو حزبەکان لەسەر ئاسی عێراق لە زاخۆ تا بەسڕە هەر هەمویان ڕێککەوتون لەسەر جێبەجێکردنی بەرنامەی لیبرالیزمی نوێ کە یەکێ لە خاڵە ئەساسیەکانی ئەوەیە بە ئەهلیکردنی کەرتە گشتەکانە حزبەکان هەر هەمویان لەسەر ئەمە کۆکرد هەر درێژە بەم سیاسەتە ئەدەن ئەمە سنتراڵی هەموو ئیشەکانە ئەمەش بۆتە هۆی گرانی بەرپراوانی بێکاری دانەمەدراندن و ئەو قەیرانانە کە هەن ئێستا ئاو بۆتە کەرتی تایبەت کارەبا کەرتی تایبەت هەروەردە نەوت غاز ئەوە تەنها هاوڕێ سەلام تەنها لە هەرێمی کوردستان ئەو کەرتی تایبەتە هەیە و بوارانێکە ناو دێنایە لە عێراقیش نەخێت لەسەر ئاسی هەموو عێراق ئەمە بڕیاری ئەنجومەنی ئاسایشی جیهانیە لە 2003 بە بڕیاری ژمارە 1483 لە خاڵی 15 تأكيد لەسەر ئەوە کە هەیکەلەت الاقتصاد يعني سەر لە داڕشتنی ئابووری لە عێراق لەلایەن کێوە لەلایەن صندوقی دراوی جیهانی بانکی جیهانی بانکی ئیمارات و بانکی عێراقی باش عێراق مەجبورە پابەندێ بەمەوە ئەمە وەکو بە شێوەیەکی دیکتاتۆری ئەمە بەسەر حکوومەتی عێراقی فەرض کراوە حزبەکانیش مەکتەبی ئابووری حزبەکان هەر هەمویان لەسەر ئەمە ڕێککەوتون و ئەمە جێبەجێ ئەکرد ئیتر کەرتەکانیان وەکو بڵێ دابەش کردووە لە نێوان خۆیان مەسەڵەن بەندەری بەسڕە چەند ڕێگاوبانی هەیە بۆ گواستنەوەی شتومەکەکان هەر یەکی سەر بە حزبێکە مەسەڵەن لەسەر ئاسی عێراق ئەوەی هەیە بەشێک لە بازرگانی دەستی بەسەر بازرگانی ئەوە کە لەسەر دەرمانە ئەوە کە لەسەر نەفتە یا خانوبەرە یا نەخۆشخانە لە نێو حزبەکان مەکتەبی اقتصادی حزبەکان هەمووی دابەش کراوە باشە باش ئەگەر بینە سەرەوەی بۆ نمونە بڵێن ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆماندا لەم کات و ساتەی کە من و بەڕێزت قسە دەکەین پێداویستیەکانی خەڵک چییە؟ هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق ینی خەڵک پێویستی بە چی هەیە لە چ ڕوویەکەوە پێویستە و حزب و لایەن و کاندیدانەی دەچنە پەرلەمانی عێراق کار بکەن و کار بۆ چی بکەن بەڕاستی؟ خەڵکەکە پێویستی بەوەیە دیاردەی بێکاری لەم وڵاتە نمێنێت خەڵکەکە پێویستی بە مافی سەکەنە ماڵی هەبێت خەڵکەکە پێویستی بەوەیە ئاوی پاکی خواردنەوەی هەبێت بە ڕێگاوبانێک کە کارەسات لێ دوور بخاتەوە لە هاتوچۆی هاوڵاتیان بۆ نمونە خەڵکەکە پێویستی بە ئاشتیە بە ئارامیە خەڵکەکە بە خزمەتگوزاری تەندروستیە خەڵکەکە پێویستی بە
پەروەردەیە ئەمانە هەمووی گران بوو بۆ خەڵکەکە حکوومەت ڕێک و ڕەوان بە ئاشکرا ئەڵێ هەژارەکە نەخۆشکەوتی ڕۆ بمرن چونکە پارەی نەشتەرگەری پێناکرد ئێمە لێرە لە خانەقی چەندین جارە لە ناو شارەکە سندوقدانی بۆی هاوکاری خەڵکە هەژارە بکەین بۆ ئەنجامدانی نەشتەرگەری بۆ نمونە بەڵێ هەڵبەتە من زانیاریەک بە بینەرانی بەڕێز بدەم هاوڕێ سەلام عەبدوڵڵا یەکێکە لەو کەسانەی کە خۆبەخشانە ساڵانێکی زۆرێک کار دەکا بۆ هاوکاری ئەو کەسانەی کە نیازمەندن و ئەو کەسانەشی کە دەیان دەوێت کاری خێرۆمەندی بکەن و جێدەستیان لە خانەقین و دەوروبەری دیارە بە سوپاسەوە باشە مە ئەرکی چالاکوانی مەدەنیە کە خزمەتی خەڵک بکە خزمەتی خەڵکی کەم دەرامەت بکە یا ئەوانەی کە پێداویستیان هەیە لە بواری خزمەت گوزاریە بۆیان بکرێە ئەمە دەبێت موەسسەسە و دامەزراوەیەکی حکومی بیکەم موەسسەسە و دامەزراوانە بۆچی لە عێراقدا پێک نهاتوون مؤسسات هەیە بەڵام ئەم مؤسسەتانە هەمووی بە ئەهلی کراون ئەهلیش ئیش لەسەر قازانجی چەند کەسێکەکە پشت لە خەڵکەکە کراوە لە کەرتەگشتەکان لە بواری تەندروستی زۆر شت نوقتان هەیە بۆ نمونە لە نەخۆشخانەی خانەقی بۆ نمونە بینە سەر خانەقی پێداویستی خەڵکی خانەقی چییە ئێمە بڕواکەن ئێمە لە 2003 تا ئێستا پێویستیمان بە ئاوی پاکی خواردنەوەیە پرۆژەی ئاوی پاکی خواردنەوەی شارەکەمان لە کۆتایی ساڵانی 50 دامەزراوە تا ئێستا نۆژە نەکراوەتەوە ئێستاش ئاوەکان پیاچی بۆ ماڵەکان بە 5 کلۆر بۆیە نەخۆشی گورچیلە لە کاری خانەقی ڕێژەی زۆرە بۆ نمونە ئێمە پێویستیمان بۆ هەیە شارەکە پرۆژەی دارکاندنی بۆ بکەن سەوز بکرێت زۆر لە باخەکانی لە 2007ەوە ڕوبەڕووی سوتاندن بوونەوە تا بە لە 1-2 ساڵ زەویەکانیان هەمووی کران بە پرۆژەی خانوو و دوکان خانەقی بوو بە یەکێ لە گرنگترین شارەکانی دنیا بۆ نمونە باش ئێمە پێویستیمان بەوەیە ڕووباری ئەوان پاک بکرێتەوە ڕیز دەڵە نایکە ئێمە پێویستیمان بەوەیە کۆردەرە لە ناوەڕاست شاری خانەقین ئاوڕۆی و پلیستی ماڵانی بەزرعە و پاشەکوتی و گەڕەکی کرێکاران و مامۆسایان هەیە ئەڕژێتە ناو ئەو کۆردەرەیە هەم بۆنی پیسە هەم هۆی نەخۆشیە و لەبەر لوتی ماڵبەند پێڕێ ئەو پشتیە کەچی لە 2003 پێیان نەکرا ئەم شارەستانی ناو شارەکە چارەسەر زۆر باشە سەبەحەت با بینەوە سەر هاوڕێگیان بینەوە سەر بانگەشێڵ بژاردەکە البەتە مەجالت دەدەم زیاتر لەسەر داخوازیەکانی گەل و پێداویستەکانی قسە بکەین لە بانگەشەی هەڵبژاردندا هەندێشتی سەیر و سەمەرە و کۆمیدی و چوزانم عەجایب ڕوویاندا لەوانە سەنگەر گواستنەوە البەتە ئەوان ناوی لێدەنێن سەنگەر گواستنەوە یەکێک دەتبینی ئەم شەو بۆ نمونە سەر بەلایەنێکە سبێنە سەر بەلایەنێکی دیکە بوو تەنانەت هیوا هەبوو 24 کاژمەری بەسەردا تێنە پەڕی چەند لایەنێکی دەکرد برادێک نووسی بووی ئەمە لە قوتووی هیچ عتارێکی دیموکراسی دنیا بوونی نییە و دەشکرێکە ناوی بخرێتە کتێبی گینسەوە ینی ئەم جۆرە مامەڵەکردن لەگەڵ کڕین و فرۆشتن بە کەسایەتی نازانم بە کاندید بە خەڵکەوە تا چەندە ڕاستە ینی پرۆسەیەکی وا بوونی هەیە لە هیچ شوێنێکی دیکەی دنیا نەخێر ئەمە گاڵتە جاریەکە ئەکرێت کابرا ئەمڕۆ سەر بە پارتیە بەیانیە بێتە یەکێتی یان یەکێتیە بێتە پارتی لە ماوەی چەند سەعاتێ بەبێ ئەوەی بەرنامەی حزبەکە و سیاسەتی حزبەکە حاڵی بێ دێ پروپاگەندە بۆ بەربژێرەکەکە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە بەڵام ئەم مەهزەلەیە لە وڵاتەکەی ئێمە ڕوات باشە خەڵک بۆ قبولی دەکە هاوڕێگیان خەڵک بۆ قبولی دەکا بۆ نمونە بە شتێکی کەم لە شتومەک یا بە چەند هەزارێک دیناری عێراقی یا چەند دۆلارێک دەنگەکەی بفرۆشە ینی چی هەندێک لە خەڵک ئەلبەتە ناڵێن هەمووی ئەوە شتێکی گشتگیر نییە بە گشتگیری و بە ڕەهایی قسەی لەسەر ناکەم بەڵام هەشە واقعە کە دەیشی بینین ینی هەش بووە زەخت و زۆری ژێ هەڕەشە دەڵێگە دەنگیشم پێ نەدەی بۆ نمونە
لە کارەکەت دەرت دەکەم یا ئەو کەمە بڕە یارمەتیش هەیە کە وەری دەگری ئەویشت لێ دەبڕم یا ئەگەر لە شوێنێک ئیشێکی دەستکەوتووە بە ئیشت دەکەم. ڕاستە ئەو هەڕەشەیە هەیە ئەوجا ئەم پارە وەرگرتنە بەڕاستی خەڵکەکە بڕێکی زۆری لەبەر هەژاریە ئەچی ئەو شەکە. یعنی من بەخۆم یان وتۆپیانە من پارەم نییە ئەگەر حیزبێک دەنگم ئەکرێ ئامادەم دەنگەکەم پێ بفرۆش. چۆن لەبەر هەژاریە و ئیتر حیزبەکان لەما سوود وەرەگرن. ئەبەم شێوازە پرۆسەی کۆی گشتی پرۆسەی هەڵبژاردن ناچێتە ژێر پرسیار. ئەی دیموکراسیەت لەکوێیە؟ ئەی ئازادی ڕادەربڕین و دەنگدان لەکوێیە؟ دەنەکە ئێمە لە ناو قەیرانێکی گشتیا ئەژێن. یەکێک لە قەیرانەوە ئەمەیە قەیرانی هوشیاریمانە بۆ پرۆسەی دیموکراسی، بۆ پرۆسەی هەڵبژاردن. ئەم دوو خاڵە ئەمە بە قەروەردەی ڕۆژانەی خەڵکەکە بە هوشیاری خەڵکەکەوە ئێمە لەم خاڵ خۆمانێنە. بۆیە ئەبینی ئەم گاڵتەجانەیەکێ لە کاتی هەڵبژار. بەڵێ باشە بینەوە سەر داخوازیەکانی خەڵکی. خەڵکی ئاماژەت بەوە داوتت وردەیتر لە عێراقی ژیانی پێشتر لە هەرێمی کوردستان و بەڵام بەخسەکانی بەڕێستەوا دیارێتر ئەو کەرتی تایبەتە هێدی عێراقیش دەگرێتەوە لە حاڵەتێکی ئاوادا کە هەموو کەرتەکان بن بە تایبەت ئەی لە بەرامبەر ئەمەدا ئیشیش نەبێ بۆ نمونە کەرتی تایبەت و حکوومەت نەتوانێت ئیش و کار بۆ خەڵک دابین بکە هاوکاری ئەوەی لە ئەوروپا پێی دەڵێن سۆسیال ئەوەش نەبێت ئەی لە بارودۆخێکی ئاوادا بەڕاستی ئەگەر کەسێک نەخۆش بکێ تووشی کێشەیەک ببێ ئەمە چۆن ژیانی دەگوزارێ و چۆن بۆی دەچێتە سەر ئەمە مەترسی لەسەر کۆمەڵگەی عێراق وەکو هەرێمی کوردستان دروست ناکە لایەندەدا. ئەمە هەر ئێستا ئێمە لە ناو قەیرانێکی زۆر کورزداین. هەژاری زۆر بەرپراوانە لە وڵاتەکە. خەڵکەکە توانای نییە دێ ئێمە بە حکمی ئیشەکەمان ئێمە کە لە خانەقی لیژنەی کاری هەرەوەزیرمانەیە خەڵک پەیوەندیەکە بۆ دابینکردنی کرێی ماڵەکەی، بۆ کڕینی دەرمانەکەی، بۆ نەشتەرگەری، بۆ پێدانی قەرز، بۆ ناوماڵە پێویستی بە غەسالەیە بۆ نێتی ئیکەڕێت. ئەمانە ئەو کێشانن کە ئێمە ڕۆژانە ڕوبەڕوویە بینەوە و ئەمەش لەسەر ئاستی خانەقی نییە بەڵام بەڵکو لەسەر ئاستی هەموو عێراق وایە. هەڵبەتە بە ڕاستیەندێک دیمەن دەبینی ماوڕێ سەلامەندێ دیمەنی ئەو شار و شارشکانی باشووری عێراق دەبینی بەڕاستی مرۆڤ سەری سۆڕ دەمێ خەڵک لەناو ئەو هەموو بێخزمەتگوزاری و نەبوونی ئیشوکار هەروە ئەو هەموو زبڵ و خاشاکەی کە لە شەقامەکان کەوتووە نەبوونی ئاو نەبوونی کارەبا یعنی کارەساتێکی گەورەیە ئەو هەموو پارە ملیارەها دۆلارێکە لە نەوت و لە داهاتی ناوخۆ دەست دەکەوێت کەس نازانێت چی بەسەردێ ئەمە بۆ کوێ چێم داهاتە ڕێک وایە ئەمانە بەڕێگای ئەم سیستێمە ئەم بازاری ئازادە لەلایەکەوە کۆمەڵێ ملیاردێر و ملیۆنێریان دروست کردووە و لەولاوە بە مەلاین خەڵکی هەژار و دەستکرد. ئەمە ئەو سیستێمەیە کە ئێستا لە عێراق جێبەجێکرێت. باشە لە عێراق هاوڕێ سەلام لە عێراق و لە کوردستانی ژێندەی کە بەڕێز داگاداربی پارت و لایەن و بزوتنەوە کەسانێکی سربەخۆ هەن ئەمانە بەگەل ڕابگەێنن بەشدار بن لە پرۆسەکەدا ڕێگە بەو جۆرە کەسانە ئەدرێ زەمینەیەکی وا دروست بۆ بەڕاستی مرۆڤ بڵێ بێتە بنەمایەک بۆ دیموکراسیەتێکی ڕاستەقینەتا و کەسانە بتوان گوزارە لە خۆیان لە بارودۆخی خەڵک بکەن و ڕاستەوخۆ بەشدار بن لە هەڵبژاردن بۆ یەکە گەشتنە بۆ نمونە پەرلەمانی عێراق بتوان ببنە دەنگ و ڕەنگی خەڵک لە ماوەکانی ڕابردوودا ئەو پێنج خوڵەی ڕابردوودا لە چەند کەسێک تێپەڕ بێ ئەوانی دیکە باوەڕ بکە زۆربەی خەڵکەکە نازانێت کێ چۆتە پەرلەمان کێ لەوێ ماوەتەوە کێ کاری کردووە یان ئەوانەی هەن مرۆڤ دەتوانێت بڵێ چه عێراق چه هەرێمی کوردستان بە پەنجەی دەست ئەو پەرلەمانتارانە دەژمێرێن کە لە بەرەی گەلدا بوون.
بەڵێ ئەمانەی ئێستا هەر حزبەکان دووبارە دەنگی خۆیان وەرەگرتنەوە، پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتو هەر ئەمانە دووبارە دەنگی خەڵکەکە وەرەگرنەوە. ئەی ئەمانە خۆیان بەرپرسن لەم قەیران، ئەمانە خۆیان ئەم پارێزایەتیانیانە دروست کردووە لەسەر خەڵک. هەیەو نییە تەنها بۆ ئەمانە دەڵێم تەنها پیشوەری کوردستان و عێراقا کە بەرنامەیەکیش بە لیبرالیزمیان بە بازاری وابزانم تاکە پەرلەمانتارەکەشیان تاکە پەرلەمانتار بوو کە لە خزمەتی خەڵکا بوو لە پەرلەمان و هیچ سوودێکی لە پێگەی پەرلەمانتاریەکەیەوە بەپێی راپۆرتی هەڵبەتە ڕێکخراوگەلێکی تایبەتیمەند لە بوارەداوە بڵاو کراوەتەوە. خەڵک بۆ ناچێت دەنگ بدا بۆ نمونە بەوە حزابانە؟ خەڵکەکە وشیاری خەڵکەکە ئەوەندەیە حزبەکان توانیانە بە ڕێگای خیتابی مەذهبی خەڵکی ڕەواشە بکەن. لە کوردستانیش بە خیتابی قەومی خەڵکەکەیان جەواشە کردووە، دۆسێت خیتابەکانیان کە چ نێچیر بەرزانی کە یا بابوو بزان لە قسەکانیان چ خیتابێکیانە، خەتابێکی قەومی کە قەت باسی ئەوە ناکەن کە چەند حکوومەتەکەیان بەرپرسە لە هەژارکردنی خەڵکەکە، چەند کورتیان هێناوە لە خزمەتکردنی ئاوڵاتە، قەت باسی ئەوە ناکەن. هەر خۆیان کوردستان وەکو بە هەر پیشان. باشە شتێکی دیکە سە باز لەوە دەکرێت کە لە ناوچە جێناکۆکەکان بەداخەوە ناویان ناوچەی جێناکۆک، ناوچەی دابڕێنراو، ئەو ناوچانەی کە یەکێکیان بەڕێزت لەوەی لە خانەقین لە شنگال و تەلعافەرەوە بگرە تا دێتەوە مەخمور و دووسخورمات و کەرکووک و داقوق و خانەقین و تا دێتەوە مەندەلی، ئەمانە دەوترێت پێویستە خەڵک لەو ناوچانە کارا بچنە سەر سندوقەکانی دەنگدان، چونکە پرسێکی نەتەوەییە لەوێ گەر لایەنە نەتەوەیە کوردەکان سەر نەکەون ئەو ناوچانە ئایندەیان دەکەوێتە مەترسیەوە ئەگەر ئەوە هەیە دووبارە تعریب ببنەوە مەسەن لە چەند شوێنێک ئێمە بینیومانە لە دەوروبەری مەخمور و کەرکووک و دووسخورمات و تا دەگاتەوە دەشتینینەوە لەو جۆرە کار و کردەوانان بۆ داگیرکردنی زەوی و کێڵگەکانی جوتیارانی کوردوانە دەست بەسەراگرتنی ماڵیان. بەڕێزت لەو بارەوە چی دەڵێ بۆەوەی کە مافی کوردان لەو ناوچانەش نەفەوتێ، پێویستە چی بکرێ، پێویستە کی هەڵبژێرن، دەنگ بە کێ بدەن، ئایا ئەو خیتابە نەتەوەییە بەسە بۆ ئەوەی کە خەڵک بچێت دەنگ بدا لەو ناوچانە؟ کاکە لە 16 ئۆکتۆبەر ئەو ناوچانە فرۆشران نەک لە ژێر مەترسیە، خۆیان لە ناو مەترسیە ئاژێن. ئێستا ڕێژەی کورد لە مەندلی بۆ نمونە لە سعدیە یا لە جەلەولا ڕێژەکەی کەم بووەوە، قوتابخانەی کوردی لە ناویان نەما، ئەسڵەن تەنانەت مەقەڕی حیزبەکانیشی تیا نەما. ئەمانە کارێکی لە 16 ئۆکتۆبەر کاریان نەکرد. کار ئەم مەنتەقەیە هەموو لە خانەقی 25 قوتابخانەی سەر بە پەروەردەی دیالە بە زمانی کوردی داخرا بۆ نمونە. یعنی ئێستا دەوامی کوردیان تێدا نییە هاوڕێ سەلام؟ لە 25 قوتابخانەی کوردی سەر بە پەروەردەی دیالە ئەوێ دەنا پەروەردەی کوردستان قوتابخانەی تایە لە هەموو خانە. باشە تێری ئەو قوتابخانە کوردیانەی سەر بە حکوومەتی هەرێم دەسەڵاتی کوردی تێری خوێندکارانی خانەقین دەکا ئەگەر 25 قوتابخانە سەر بە پەروەردەی دیالە داخرابن ئێوە خوێندکارانە بە عەرەبی دەخوێنن یا چوونەتە خوێندنگە کوردیەکان؟ نەخێر ئەوە بوونە قوتابخانەی عەرەبی بەداخەوە. هیچ پەیامێک هەبوو کە ئەمە جارێکی دیکەم پەروەردەیە بگەڕێتەوە قوتابخانەکان بکرێنەوە بە کوردی؟ دوایی مەسەلەیەتیش هەیە. دوای پێش 16 ئۆکتۆبەر ئێمە لە خانەقی یەک دنیا گەنجمان هەبوو کەندی بێکار و هەژار ڕوبع دینارێکیان لە گیرفان دەبوو، بینەی دامەزراندنیان دەکرد لای حیزبەکان لای قایم قامیەت جوابی ئەدانەوە ئەمەزراندن ڕاگیراوە هەر بە گوێرەی
ڕاستپاردەکانی سندوقی دراوی ژیانی نابێ دامەزران خەڵک دابمەزن تێگەشتێکان باش ئەمە کاری لەسەر خەڵکەکە بەڵام دوای 16 ئۆکتۆبەر کە حەشدی شەعبی هات دەرگای دامەزراندن کردەوە زۆربەی ئەم گەنجە کوردانە لە شاری خانەقی هەمووی ڕویان حەشدی شەعبی بوونا و شەعبی خوا جارێکی دیکەەوە دووبارە بکەرەوە هاوڕێ سەلام وتێت ژمارەیەکی زۆر لە گەنجی کورد بەهۆی ئەوەی کە بێکارن دانەمەزراون ئێستا بوون بە حەشدی شەعبی ڕاستە؟ بەڵێ ئەوان دەرگای دامەزراندنیان کردەوە ئەم گەنجە قوربەسەر و خێنە دیوانە ناچار بوون چونە ڕوندی حەشدی شەعبیەوە لەوێ موچەیەکی باش وەرەگرن و ئیتر ئەتوانن خۆیان یعنی بژێوی خۆیان دابین بکەن ئەمە کێ مەسوولە لەسەری خودی حیزبە کوردیەکان ئەمەیان هێنایە بەسەر خەڵکی کاریخانە ئەوە تەنها لە خانەقینێ یا لە ناوچەکانی دیکەژەیە هێندێک کە زانیاری دەبێ هاوڕێ سەلام لە ناوچە کوردنشینەکانی دیکە بێگومان لە ناوچەکانی تریشە ئەمە دۆخێکی کارە سادبارە بەڕاستی چۆن باشە بینەوە سەر بەڵێ فەرموو زانکۆمان هەیە زانکۆی دەرمیانمان هەیە حکوومەتی عێراقی دان بەبوونی ئەم زانکۆیەن نانێ و نە بە دەرچوانی زانکۆکە نزیکەی 30,000 خوێندکاری دەرچووی زانکۆمان هەیە بێکار دانیشتوونە چاوان دامەزراندن حکوومەتی عێراقی خۆی ناکا بەخاوەن لە کوردستانیش بە هیچ شێوەیە خۆیان بەرپرسیار نازانن بۆ دامەزراندن سەلام دۆخێکی مەترسیدارە مەسەلەن دەیان هەزار دەرچووی زانکۆ باشە چی بکەن ئەگەر حکوومەتی هەرێمیشدایان نەمەزرێنێ حکوومەتی عێراقیشدایان نەمەزرێنێ ئەی لەو بینەدا چارەنووسی ئەم خەڵکە چی بەسەردە ینی تۆ بە ساڵانێکی زۆر شەونخوونی دەربەدەری ناڕەحەتی تا زانکۆ خوێندنت تەواو کردووە ئێستا دوایەوە دەڵێن وەڵامی کە تۆ کردوتە سوودێکی لای ئەمە نییە و دانی پێدا نانرێ کچەکان بوونەتە کچی ماڵ ئانە بن ماڵ کوڕەکانیش ئەوەی کە پێی کرابێ دێ لە بواری خۆی ئیش ناکە بووە بە سایق تەکسی یان لە مۆڵێکی شەکە یا حرەسێتیەکە یا کات تەکسێتیەکە یا تێکاریەکە ئەمجا هەر بەهۆی سیستێمی بازاری ئازاد ئەبینی تێکەرەکان لەو مەجالانە لە بازیرخانە ناو مۆڵەکان ئەبی 12 ساعتیان پێکەن مانگی 300,000 دیناریانە دەنێت بەبێ دابینی کۆمەڵایەتی بەبێ بیمەشیان نییە کۆمەڵایەت بەبێ گرێبەستی جێگیر عقدی موقت ئێستا کرێکارانی ژینگە پارێزی سەربەکارەوانی باقوبە و کوردستان و ژینگە پارێزانی ناو نەخۆشخانەی خانەکەی ئەم هەموو کرێکارانە مانگی 300,000یانە دەنێت ئەوەش بە دواکەوتنەوە ئەبینی ئێستا کرێکارەکان دوشتێمان هێشتا یان وەرنەگرن جا 300,000 دینار بەشی چییە کە هاوڕێ سەلام ینی ئەگەر هەندێک باسی مەسەلەن ئەو پارەیە بکەیت تا چەندە بەشی خانەوادەیەک دەکا بە 300,000 دینار بەسی هیچ ناکە ئەم خانەوادانە ئەبینی مناڵیانە ڕاتە قوتابخانە نەخۆشەکەون ئەبێ ئیجار بدەن ئەبێ پارەی کارەبا بدەن ئەم 300,000 بەش هیچ ناکە هیچ یەک لەو بەربژێرانەی ئەم پارتانە پارتە دەسەڵاتدارەکان بە هیچ شێوەیەک ئاماژە بۆ ئەم خاڵانە نات خۆیان بە بەرپرس نازانن بەڵام لە قسەکان تا بەڕێزە داماژە داوتت هۆکاری ئەم هەموو گرفتە خۆیان اینجا خۆیان چۆن دێن دان بەمەدادنێ ڕاستە باشە بنەماکانی
هەڵبژاردنێکی دروست و دیموکراسی چییە؟ ینی وردەوردە لە کۆتایی بەرنمەکەش نزیک دەبینەوە بەداخەوە میوانی دیکەی بەرنامە دیارە هەڵێ گرفتمەیە کەوتونێتە ترافیکێکی گەورەوە لە ئەڵمانیا فریای بەرنمەکە ناکەوێ ئەو بنەمایانە چین کە بۆ کۆمەڵگەیەکی دیموکراتی بۆ هەڵبژاردنێکی دروست دەبێت لە بەرچاو بگیرێن ئایا ئەوانە ئەسڵەن بوونیان لە پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسی عێراقدا هەیە؟ یعنی خاڵە ئەساسیەکان ئەوەیە بۆ نمونە خەڵکەکە حزبەکە قبولی ئەو بیرروڕاجیاوازە هەیە بکەن دوو هەر حزبێ بەرنامەی خۆی بنووسێتەوە بەرنامەکانیان بە خەڵکەکە بەسەر خەڵکەکە دابەش بکەن و بەرنامەیان هەبێ بۆ ئەوەی بەربژێرەکان بێن خۆیان بە خەڵکەکە بناسیێنن و باسی بەرنامەکانیان بکەن بەم شێوەیە خەڵکەکەش بگان کە ئەم بەرنامە بەرچاون بەرنامە خۆی هەیە هەتا ئەو دەیان بۆ بڕەخسێ پێن بەراورد بکەن لە نێوان ئەم بەرنامانە دوایی ئازادانە وەکو مافی تاقە شەخصی خۆیان بێن ڕۆن دەنگ بدەن بەو لیستە یا بەو بەرژێرە. باشە بەڵێ فەرموو شتێکی دیکاوڕە سەلام کە هەبوو هەندێک بزوتنەوەی جەماوەری دروست بوون گەنجان دروست بوون وەکو تشرینیەکان ئەمانە بۆچی درێژەی پێنەدرا بۆچی لە شوێنێکدا وەستێنران خاڵێکیان بۆ دانرا بۆچی لەم جۆرە بزوتنەوانە جەماوەری هەرەوەزی پێکەوەی کارکردن گەنجان ژنان بە تایبەتی کە بەڕێزە دێستە لە شوێنێکی گرنگی عێراق و باشووری کوردستانی وەکو خانەقین بۆ دروست نەبوون بۆچی لە بەرامبەر ئەم هەموو کەم تەرخەمی نەبوونی خزمەتگوزاری چەوسانەوە زڵم و زۆر بە هەدەردانی سامان کارەساتی گەورەی ژینگەیی کە ئەسڵەن هەر ناوی نابیستی باسی ژینگە لە پرۆگرامی ئەم حزب و کاندید و لایەنانەی کە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق بەشدارن لە بەرامبەر ئەمانەدا ئەم جۆرە لە بزوتنەوانە بۆ دروست دەبوون و بۆچی ئیدامەیان پێنەدرا لە ڕاستیە تا ڕادەیەک بە شێوەی جۆرا و جۆر دروست بووە لە سلێمانی گروپی هەرەوەزی هەیە لە دەربەنی خان هەیە بۆ نمونە لە بەشەکانی تری لە ناو حزبی شوێی مەسەلەن یادەی شوعی هەیە کە بێ بەرامبەر خزمەت بە نەخۆشەکانەکە شار بە شار ناوچە بە ناوچە لە ناو بەغا لە دەوروبەری بەغا ئەو ئەرکە ئەنجامەدەن بۆ نمونە لە شارەکان وەک نەجاف کەرمەلا گروپی کاری خزمەتگوزاری دروستکردنی خانوو لوز بووە ئەبینی چەند کەسێک پێکەوە ئەو کارانە ئەنجام بەڵام ئەمە پچڕ ینی گرێدراوی یەک نین هاوڕە یەکێک لێرە و یەکێک لەوێ وەکو زنجیرێک ئەڵلقەکانی گرێدراوی یەک نەبوو مەبەستمەوەی من ئەمانە بۆ پێکەوەنەیان توانیوە کار بکەن و بەشدار بن لە لیستێکدا لە هەڵبژاردنێکی گرنگیاوە بەداخەوە کارەکانیان نەگەیشتۆتە ئەو ئاستە کە بتوانن هاودەنگی یەکتر بن بەرنامەیەکیان نەبێ و خۆیان تەرح بکەن لە بۆ کاتی هەڵبژاردن نەگەیشتونەتە ئەو ئاستە. باشە لە کۆتایی بەهێدیە دیتر بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین هاوڕە سەلام داخوازی تۆ لە دەنگدەر چییە؟ دەنگدەر چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەڵبژاردنە پارت و لایەنە بەشدارەکان بە تایبەتی لە خانەقینەوە و ناوچانەی کە کەوتونەتە دەرەوەی هەرێمی کوردستان و ناوچەی کوردستانین بە هەموو پێوەرێک بەڵام ئێستا بەداخەوە خۆیانەوە حزبانە خستیانە نێو چوارچێوەی مادەی 140ەوە پەیامت بۆ ئەوانە چیەوە بۆ دەنگدەر چیە بچن دەنگ بەکێ بدەن چۆن مامەڵە بکەن من ڕوو لە خەڵکەکەم و ئەڵێم ئەبێ بڕوانن بۆ بەرنامەی ئەم حزبانە کام حزب هەیە ئەمڕۆ هیچ بە بازاری ئازادە کام حزب کار ئەکا بۆ بەهێزکردنی کەرتەگشتەکانی حکوومەت کام حزب هەیە بەڕاستی بەرنامە و فکرەکەی ئەوەیە بێکاری لە ناو ببا کشتتوکاڵ بەهێز بکە بۆ نمونە هینگە بپارێزێت پێیە بەڕاستی دوور لە پروپاگەندەی نەتەوەپەرستی و مەذهەبی
حزبێک کە هیچ جیاواز نەکا لە نێوان ئینتیما قەومی و مەذهبیەکان. فەرق نەبێ لە لای یەزیدیە، کاکەییە، شیعەیە، سونەیە، مەسیحیە، چیە، ئەمن بەلاوە گرنگ بۆ هەموو خەڵکەکە بێت. کێ بەڕاستی پرۆژەی عەداڵەتی کۆمەڵایەتی هەیە، خەڵکەکە پێویستە خۆی پرسیار بکە، خۆی تەمەشا بکە، بزان کام لەم بەرنامەجانە ئەم خەسڵەتانەی هەیە، بچیت دەنگ بەو تەرەفە بکە. باشە بۆ ژنان زۆر گرنگە بەڕاستی هاوڕێسەلا. من دەزانم بەڕێزت داکۆکیکارێکی سەرسەختی ژنانی مافەکانی ژنانی لە عێراق بەداخەوە لە ماوەی ڕابردوو ینی چەوسانەوەی سەرژنان دەهێندە زێدەی کردووە و یاسایەکیاندانە یاسای باری کەسەتی بەداخەوە کە ستەمێکی زۆر گەورە لە ژن دەکات، لە منداڵان دەکات. ژنان پێویستە چۆن ڕۆڵیانە بێت لە کۆمەڵگە بە تایبەتی بۆم هەڵبژاردنە؟ ژنەکانیش ئەبێ ڕوبەڕووی ئەو گۆڕینی مادەی 188 بن بۆ بەناوی مەذهبی جعفەری، خەڵکەکە ژنان بە تایبەتی ئەمە چارەنووسیانە کە بڵێنە سەر شەقامەکان دژ بەو گۆڕانکاریە، دژ بە ئیشکردن بەو یاسایە بۆ ئەوەی یعنی کەرامەتی خۆیان بپارێزن، بە دوای ئەو حزبانە بن کە دژ ئەو گۆڕانکاریە. زۆر باشە هاوڕێ سەلام عەبدوڵڵا چالاگوان لە خانەقین. یەک دنیا سپاس ڕای جەنابت. خانەقین، کوردستان، عێراق ڕاوەدان بێ ئومێدەوارین کەسانێک کە شایستەن بگەنە پەرلەمان بۆی کە لە خزمەتی گەل و چینە بندەست و چەوساوەکاندا بن. ئومێدەواریشین بە تایبەتی ئەو ناوچانەی کە بەڕێزت خانەقین و کەرکووک و مەندەلی و شنگال و مەخمورە تا ناوچەکانی دیکە خەڵک بە گەرموگوڕی بچن لەوێ دەنگ بدەن بەو کاندیدانی. بەڵێ خاڵێک ماوە حەزم کرد ئاماژە بەویش بداوە. قائمەی بەدیل هەیە بۆ هی حزبی شوعی عێراقیە و چەند حزبێکی تری دیموکرات. بانگەشە ڕاگیراوە هاوڕێ سەلام تووشی کێشە بین بانگەشە لەمڕۆ سەر لە بەیانیەوە ڕاوەستاوە. ئەمە بانگەشە نییە، نوێنەرەکەیان لە خانەقی لادرا قبول نەکرا دەنگی پێ بدەن. بەڵێ کە ئەم هینە چالاکە لە ریزەکانی پارتی کرێکارانی کوردستان. مەبەستت لەوە بوو کە ئەو کەسە بێبەش کرا لەوەی کە بەشدار لە هەڵبژاردن بێت. بەڵێ بەداخەوە تر پارتی کارگەرانی کوردستان سەرڕای ئەوەی کە بەڕێزیشت باش دەزانی ئەو منتەقەی خانەقین و جەلەولا و سعدیە و هەتا دێتەوە کەرکووک چۆن گەریلەکانی پەکەکە پاراستیان من دێتەوە بیرم بامەش بۆ مێژوو بگێڕمەوە ئەو کاتە کە هێرش بۆ سەر جەلەولا و خانەقی نەبوو بەڕێزت وتت دەبێت لە بەرنامەکە بانگ بکرێ لە گەریلا بێن بۆ خانەقین ئەگینا خانەقینیش بە دەردی ناوچەکانی دیکە دەچێ. ئەوە بوو کە بەڕێزت منیش وتم وەرە لە بەرنامەی ڤێرە و کاتە لە ڕوونایی تیڤی بەشدار بە بانگەوازی بکەوە گەریلاژات جەلەولاشیان پاراست و خەڵکی خانەقینیش مکر بوون کە بەرگری میلی پێک بێن. باشم لە بیرە و ڕۆژانە کرد و بە شانازیەوە ئاڵێم لەسەر بانگەوازی من بە تایبەتی لەگەڵ برادەرەکانی تر لەگەڵ هاوڕێ نەجیبە کارەکەی گەیاندا ئەوێ و هاتن بەشداریان کرد. بەداخەوە کە چی ئەم ڕۆڵێن نابێ بەشداری کەسێک کە نزیکە یا دید و بۆچوونێکی نزیکی لە پارتی کارگەرانەیە نابێ بەشداری لە هەڵبژاردن بکە. جێی داخە سەرکەوتن بۆ بەڕێزت سەرکەوتن بۆ هەموو کەسانەی کە ئازادی خوازن لە خزمەتی ئینسانیەتان ئومێدەوارین سەر بکەون بگەنە پەرلەمان لەوێ ببنە داکۆکیکاری ئازادی خوازان و بندەستان. سپاس بۆ بەڕێزە جارێکی دیکە بەڵێ بینەرانی بەڕێز سپاسی ئەوەش دەکەین تام ساتە لەگەڵمان دامانەوە. بەداخەوە هونەر حاجی جاسم چاودێری سیاسیەت نەمانتوانی خۆمان بگەینە خزمەتی جەنابی حتمما لە دەرفەتی دیکە زیاتر لە خزمەتی ئەویشدا دەبین. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک سەرکەوتو سەرفراز بن شەوێکی شات.